بنای خۆی گەورە لە دیدارێکی تایبەتتر لەگەڵتان داین. دیداری ئەم جارەمان تایبەتە بەوەی ئایا سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان سربەخۆیە و ئایا سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان هەیمەنەی حیزمی بەسەردانیە. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک فاروق جەمیلمان کردووە کە بەڕێزیان وەزیری دادبووە لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەخێر بن. زۆر سپاس. مۆساگەر باز لەوە بکەین دوای سزادانی 5 لە دەستگیرکراوانی بادینان بە زیندانی 6 ساڵ بێگومان ناڕزایی و لێکەوتەوە. بەڕێستان وەک ئەوەی کە پێشتر وەزیری داد بوون ئەو باڕوو دۆخات چۆن هەڵدەسەنجێنن؟ من بەڕاستی زانیاریی تا وردم نییە لەسەر دۆسیەی ئەو کەسانی کە حکم دراون ئێستا. ئەوەی دا وەسائلی ئەعلام بیستومە هەر ئەوەیە ئەگەر مەسەلەکە ئەوە بێ ئەوانە ڕەخەدایان لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان گرتیان لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان گرتگی لەسەر ئەوە حکومیان دابن پێش 6 ساڵ ئەوە بەڕاستی زۆر ناحەق و ناڕەوایە. ئەگەلایشکە وەکو بە حەزەکەن گوێ ئەوانە ئیتیهام کراینە بەوەی کە معلومات و نازانم زانیاریشتووە ئەندابتە دوژمن نازانم ئەوان مەقسەدیان چییە لە دوژمن ئەگەر مەسەلە ئەوان بەعزەلایانی کوردستانی بە دوژمن دابدێن بە تەکید ئەوە گەڕەتەکی گەلە گەورەیە. ئەمن بەو مەسلەی ئەوەم بەبیدێتەوە چکەم خۆم زیندانی سیاسیشم زمانی خۆیان زمانی بەعسا محکەمەی سەورە هەبوو کە خەلچیان حکوم دەدا ئەوەدا ئەو کە حکمی دەکردی بە پێی مادەیەکی قانونی حکمی دەکردی لە قانونی سزای عراقی ئەو وەختە و کە ئێستا شار بەردەوام کاری پێ دەکەێت لە هەرێمی کوردستانی شار ئەو قانونە ئەی دەکرێت. طبیعی لەنا ئەو قانونەی چەند مادەیە کە بۆ عێلاقەی بەو تاوانە نەهەبوو کە ئەو کەسانەی کە پەیوەندیان لەگە دەوڵەتەکانی دەرەوە و جاسوسیان دەکرد و ئەوانە دەبێوانە عقوبەی قورسیان هەبوو. بەڵام لە مەحاکمی سەورە هەرستان بەنسبەت ئەمەی کورد بەنسبەت ئەمەی کورد ئەوەی کە ئیتیهام بکرابایە کە لەگەر یەک لە تەنزیمە سیاسیەکانی کوردی یان لەگە پێشمەرگا عێلاقەی هەبایە ئەوهان تەفسیدەی کە ئەنەما ئەو حرەکەی کوردی حرەکەیەکی ڕەزیە و سەر بە ئێرانەوە ئەوانەیە و هەرچی لەگە ئەو حرەکەیەش متعاون بیتن ئەو مادانیان جێبەجێ دەکرد بە ئەتیبار ئەوە متعاونن لەگە ئەو حرەکەی و حرەکەیش عێلاقەی بە ئیرانەوە هەیە. ئەوزەم دەتسێم ئەوانە بەعینی ئەو ئیتیزاهەیەوە بڕۆن ڕۆیشت بنیانێ ئەگەنا هەتا ترسی بەڕێزیان حەقیقەتەکە کە ئەو های لێ بێ. بەڵێ ترسە لە لای بەڕێستانیان ئەوە حەقیقەتەکە کە خوێندنەوەت لۆ کردیە. نەوە حقەتێکی ئەمواقعەکان دەڵم ینی وەخت خۆی ئەو هەب محکەمەی سەورە ئەوە خەڵکی حکوم دەدا. ئەوانەش ئەو دادگایانەی ئێستاش هەر دادگایەک ئەگەر خەڵکانی خۆمان بەوەی ئیتیهام بکەن کە لەگەر لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستانی عێلاقەیان هەبوو ئەوانە بە ئەوە دابنێن بە خیانەت یان مەس بۆ نمونە لەگەر پێکەکە یان لەگەر دموکراتی کوردستانی ئێران یان نازانچی ئەگەر ئەوان ئەو شتانە بە خیانەت دابنێن من تەسەور دەکەم خیانەت ئەوە نییە خیانەت ئەوەی ئەوانەی کە بەفعلی متعاونن لەگەر دووەری ئەقلیمی ئەوانەی کە خەبەر و هەواڵ دەبەن لۆ دەوڵەتە ئەقلیمیەکان و دەیانهێنن قووەت و بارەگا و جەیشی تورکی و ئێرانی نازانچی دەین لە کوردستان دادەنێن و شوێنی پێشمەرگەی گریلا و ئەوانیان پێدەرێن و خەبەریان لێ دەدەن و نەتیجەی ئەو ئەخبارانە تارەکان دەرقەسب دەکەن ئەوانە ئەم دەتوان برێم لە ئەوەی جاسوسێنەوە 5-6 کەسی هاو نیشتیمانی خۆمان ئەگەر عێلاقەیەکیان لەگەلایەنەکی سیاسی کوردستانی هەبی یانەوەتە داوای مافی خۆیان یان داوای مافی خۆیان دەکەن یان ڕەخنە لە حکومەت دەگرن دەگە حکومەتێکی دیموکراسی دۆ لۆشتانە ترسێ من نازانم لەو بترسێ ئەو حکومەتە ینی سەبەب چیەوە زراویان چەند دوو کەس قسان دەکەن لەسەر زادەی دەیان بەندیان دەنە محکەمەی و ئیتهامێکیان وە دروست دەکەن و ئیترەوە ئەگەر بینەوە سەر هەر دیسان ئەم کەیسا ئەو کەیسا ئەگەر بێت و سەرنجام بگاتە دادگای تەمیز
بە بڕوای بەڕێستان بەچی دەگا دەرئەنجامەکەی قەیناکە خۆی هەندەسە دادگای تەمیز بەتاکید چونکە ئەوانە محامیانە و تەمیزی دەکەن ئەوانە تەمەنا دەکەم دادگای تەمیز یعنی ئەوەیەکی قانونی سرێ لۆ مەسەلەکان بچیتن دەژێت تەسیراتی حیزبی و دەژێت تەسیراتی دەسەڵاتدارەکان نەبیتن بچیت تەزدیقی قرارەکە بە وجدانەوە بە قانون لەگەل ئەو خەڵقانە بکە و لەگەڵ خەڵشت کەشکە ئەگەر شتێکیان کردی بێ بەڵام من گومانم لە هەموو قەزای کوردستان هەیە چکە قەزای کوردستان ڕاستە ئەنجومەنی قەزای قانونێکی باشی هەیە و خەڵقانێکی باشی تێدان کە بە وجدان و بە ئەوەن و خۆیان بە خەڵکی سەربەخۆ ئەو دەکەن بەڵام هەمووی بەشی زۆری کە دەژێت تەسیراتی حیزبی و سەربەخۆنین یعنی بەڵێ ئەگەر تەماشاکەین بەیاننامە لەلایەن باڵۆزخانەکان و کونسوڵخانەکانیش دەرچوو بە تایبەتیش کە تەماشا دەکەین چاودێری بارودۆخەکە دەکرێت لەلایەن کونسوڵخانە و باڵۆزخانەکان ئەمە چی بۆ هەرێم تێدا یان چی لێ دەخوێنرێتەوە سەبارەت بە هەرێم وەڵام بەتاکیدەوە ئەوە هەر سمعەیەکی خراپ پەیدا دەکات هەر بۆیش ئێستا وەکو جەنابەت ئیشارەتی پێدا قونسولی ئەمریکی و سەفیری ئەمریکی و سەفیری بریتانی و زۆر ئەڵمانی ئەوانە هەموو هاتنە سەرخەت چونکە ئەوانە دەبینن یعنی ئەوانە متابعە دەکەن ئەو شتانە یعنی لەو حالەتەی ئەو دیموکراسیەتە ئەو ئازادی ڕادەبرینەوە ئەو شتانی کە حکومەتی هەرێمی کوردستان پێیدا هەڵدەرێتن کە ئێمە ئەو هاینەوانە ئەوانە هەموو دەکەونە ژێر گومانەوە بەتاکید بەڵێ مۆساگەر باسی بکەم بەڕێستان پێشتر وەزیری دادبوون بە حکومەتی سەرۆکارتان لەگەڵ داواکاری گشتی و وەزارەت و سیستەمی دادوەریدا هەیە بەڕێستان واز دەکەن کە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان سربەخۆنیان دەستێوەردانی تێدا ناکرێت هەر بە تەواوەتی کە دەژێت تەسیراتی حیزبی چونکە ئەمە لە سەرەتایی کە کابینەی کە ئیدارەی سولەیمانی هەوڵێر تێکەڵاو کرایەوە کە حکومەتی موحەد و محکەمەی تەمیز چای پێخشرایەوە و سەرنوێ محکەمەیەکی تەمیزی باش دانرایەوە کە سەرۆکی محکەمەی تەمیزی ئەو کاتۆ ئەنجومەنی دادوەری سەرەتا کە دەست بەکار بوون بەڕاستی زۆر دوور بوون لە دەستێوەردانی حیزبیوانە بەڵام کە چەند تەکلیفێکیان کردن ڕەفزیان کرد و بەتایبەتی سەرۆکی محکەمەی تەمیزی ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی قەزا کە ئەو کاتە دانرا پاژەوەی کە کابینەکان تێکەڵکران و مەجلیسی قەزا تەوحید کرا هەر زوو لایەندا و قانونی سوڵتەی قەزاییان تعدیل کرد عمری قازیان کەم کردەوە بۆ 63 سال تەنها بۆ ئەوەی ڕئیسی مەجلیسی قەزا تەقاعد بکەن لەگەڵ یەک دووەکی کەو بۆ ئەوەی بەتەواتی قەزا بێخنە ژێر دەسەڵاتی کۆی هەروها سەرۆکاتی داواکاری گشتی شەمانشی دانی ئەو قەزایی کە ئەمە دەمانەوێت ئێستا ئەو قەزایە نییە ئێستا یعنی بەڕاستی ئێستا شەرم لەخۆ دەکاتەوە موسانی ئەو دەستێوەردانە زیاتر دەگەڕێتەوە بۆچی یان دەستێوەردانەکە چییە لە خودی چیدا دەکرێت دەخودی ئەوەی ئەوانە دەیانەوێت هەموو شتێک کە بەدڵی وان نەبیتن بەدڵی وان نەبی بیدەنە محکەمەیەکەش ئەگە ئەوان بەخوان مسەیتر من لەسەر ئێتی قرارەکە بە پێی ئارازوی سوڵتە دەرەچیت ئەوان جێنکە کەمە چ بکەنەوە قەزا محکەمەیە و محکەمە سەر بەخۆیەوە بەڵام ئەو سەر بەخۆیەی کە ئەوان دەیڵێن کە دەڵێن واتە سەدەن دەڵێن دادگا سەر بەخۆیەوە قبول ناکەین کەس تەدەخل لە شؤونی دادگا بکە کاکە ئەتوو تەدەخل لە شؤونی دادگا دەکەی ئەتوو دادگا دوا دەکەیت کە ببتە ئەو دادگایی کە خەڵک متمانێت پێ نییە بەڵێ مۆمساگەر تەماشاکەین دابشکاریەک هەیە لە نێوان سیستەمی دادوەری و داواکاری گشتی و کۆی دامەزراوەکان بەڵام بەتایبەتی سوڵتەی دادوەریش لە نێوان ئەو دوو حیزبە ئەو دابشکاریە چ زیانێکی بە کۆی گشتی حکوومەتی هەرێم گەیاندیە ئەو دابشکاریەیە کە وا دەکات سوڵتەی قەزای سەربەخۆ نەبیتن مەسەر بۆ نمونە چەند حاکمێک ساڵێک پێش ئێستا تقریبا ساڵێک دو ساڵ پێش ئێستا بوو تەقاعد بوو
هەشت حاکم بوون لە محکەمەی تەمیز بە تەواوقی ئەو دۆ حزبەی دەسەڵاتدار داندا ئەوان دانا چاریش ئەوان دانا ئەوە یعنی حاکمی محکەمەی تەمیز کە ئالا دەسەڵاتی سڵتەی قەزائیە یعنی تووکە هەموو شتێک کۆتایی دێت هەموو شتێک دەیت بگەڕێتەوە لایوان ئەوانە ساحبی قەراری نهایی ئێجا باش ئەگەر محکەمەیەک ئەوە حاڵی بیدە بیچی بتنیانی وە هەز دەکەی کامە لایەن لە دوو دەسەڵاتدارەکە زیاتر دەستێوەردان دەکەن لە سوڵتەی دادوەریان سیستەمی دادوەری داین چەند مەسەلە بەسمان هەردوو زۆنە ئەن چ زۆنی سەوزە چ زۆنی زیاتر کامیان زیاتر ئەمن بەعام بەحەز دەکەم ئەوە ناکەم لایەشی بەریکەم و لایەشی ئەوە بکەم بەعام هەردووچەند وەکو یەک ئەمن کە دەڵێم هەشت کەس بنێت بە تەوافقی ڕئیسی وزرا و نائب ڕئیسی وزرا دانرا معنای چێکەوە بەڵام لەو دوانەیە یەکێتی بەیاننامەی دەرکرد سەبارەت بەو جیراوانە تەنانەت شانازخان سەردانی جیراوانیشی کرد وتی ئەوە خەمی هەمووانە ئەی ئەوە لە بەرچی و لەوێشکە دەسەڵاتیان نیوە هەیە جۆ دەبی خۆیان پرسیەوە ئەوە لە جوابی ئەو سوالە بدەنەوە دەزانم محکەمەی تەمیز ئەمن دەتوانم دەزانم معلومات لەسەر محکەمەی تەمیز لەسەرتاوە کە چۆن دامەزا و چی دەهات و دوای چی بەسات و تا گەیشتە ئەوڕۆکە ئەیتر ئەوزە بەڕێز شانازخان و من ئیشێکی زۆر باشی لێ شانازخان دەستخۆشی لێ دەکەم و دەستخۆشی لە هەموو کەسێک دەکەم کە لەسەر حەق بە جواب بێتن بەڵام ئەوسا ئەگەر بینە سەر ئەوەی بپرسم چارەسەر چییە بۆی سوڵتەی دادوەری سیستەمی دادوەری لەو قۆناغە مەترسیدارەی کە هەیمەنەی حیزب بەسەریدا هەیە دەرباز ببی ئەوە ئاسان نییە لەژێر ئەو دەسەڵاتەی کە ئێستا حکمی ئەو وڵاتە دەکاتن ئەوە زۆر زەحمەتەوە قەتیش ئەمن ڕۆژێک لە ڕۆژان ئومێدم بۆی نیە ئەنجومەنی قەزایی لەژێر ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە سەر بەخۆ بیتن لەبەرچی وا بەبێ ئومێدیەوە ئاخر ئەوە لەبەرچانی تەجروبەمان هەیە لەگەیان و عەقلیەتی سیاسی دەسەڵاتی ئێستا ئەو عەقلیەتەیە دەبی هەموو شتێک لەژێر دەسەڵاتی خۆی بۆی ئەوەی مەرامیتی ئەوە بیتەجێ چی دەیگۆڕێ بەڵێ چی ئەو عەقلیەتە ئێدا دەبی ئەو دەسەڵاتی ئێستا نەمێتن دەسەڵاتێکی سەربەخۆ ئەوەلان پێشە بووان هەربژاردەشی بێگەت بێ دەستێوەردان هەربژاری پەرلەمانی کوردستانە مەسەلم بێ دەستێوەردان بێ تەجویدکردن یعنی بەڕاستی پەرلەمانێک بی خەڵک متمانەی پێبیتن لەو پەرلەمانەوە حکومەتێک هەربژێدرێتن کە حکومەتێک بی دیسانشتێک پەرلەمانەکە و خەڵکەکە متمانەی پێوە بیتن و یعنی حکومەت ئەو خەڵکە بیتن حکومەتێکی پاک و بێگەت بیتن هەموو ئاماجی خزمەتی ملەتەکە و نیشتیمانەکە و جێبەجێکردنی یاسا بێ ئەو دەسەڵاتێکی چاوێک بخشێتەوە بە ئەنجومەنی قەزایی سەر لە نوێ و کۆنگرەیەکی قانونی و قەزایی گەورە بکرێت لە ئاستی کوردستان معالەزی ئەو وەزع بکرێت و ئەنجومەنێکی قەزایی نوێ زۆر باش دابدرێتن ئێتر کەس نەتوانی ئەوەش بەوانەی ئێستا ناکرێتن ئەوەی ئێستایەک دەبی ئەوە نەمێتن دەبی دەسەڵات تشکێت کەواتە دەبێت لە بنەڕەتەوە گۆڕانکاری بکرێت ئەوە وەکو خانیەک کە کۆمەڵێک دەرزی تێدا بیتن ئەو بیتن و ئەتوو بتوێت چایەتی ئەوە چانابیتن دەبی بندۆزەرەشی دێ بدەیت پاچکەوە سەر نوێ بینایەتەوە وڵاتیمەش ئەو هەیە ئەوە بەچی دەکرێت بە بنیادنانی تاگیانەوە تا وەکو باس کرد کۆمەڵە یاسای نوێ دەرچیان ئەوە بدرێتەوە بە پەرلەمان شکۆ بدرێتەوە پەرلەمان و سوڵتەی ئەساسە شکۆ بدرێتەوە پەرلەمان ئەساسە شکۆەوە زۆر مهمە پەرلەمانی ئێستای کوردستانت پێ بێ وایە شکۆی نەمایە وەڵڵا خۆ هەموومان دەزانین لەم باش دەزانێەوەش دەزانین بەڵام شکۆ دەگەڕێنەوە چونکە دەزانی بۆ ئەمە دەزانین ئەو انتخاباتانی کە دەکرێت ئەو هەربژانەی کە دەکرێت بە شێوەیەک دەکرێت بەشێکی تەزویرە بەشێکی بە زۆرە ملیە هەندە مەناتق هەیە قۆزەخکار و لایەنێکی سیاسی معەیەن کەس ناتوانێت ئەوە نەکاتن ئەیتە ئەنواع ئەشکال وەسایل بەکاردێتن هەتا ئەو نوع پەرلەمانە دیتە ئەوەی دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێز فاروق جەمیل کە بەڕێزیان وەزیری دادبووینە لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم تا دیدارێکی تایبەتتر بەخواتان دەسپێرم زۆر سپاس